ئەتوانی بڵێن ژنان کۆمەڵە دەستکەوتی زۆر باشیان لە ڕووی یاسایی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئیداریەوە بگرە لە ڕووی سیاسیشەوە کۆمەڵی دەستکەوتی زۆر باشیان بەدەستهێناوە. کۆمەڵێک لەو دەستکەوتانە ئەوەیە کەوای مەتوانین بڵێن وەکو تەجروبەی یەکەم لە عێراقا لە کوردستانە لە ڕووی ئیداریەوە یەکەم بەڕێوەبەری ئافرەت مەسەلەن لە بواری مدیری ناحیە و قایم قام و بوارەکانی تر جێگیری سەرپەرشتیار و جێگیری محافظ ئەمانە ژنان بەدەستیانێنە. دێنە سەر بوارە کۆمەڵایەتیەکان لە بوارە کۆمەڵایەتیەکانشە ژنان ئێستاکە ئەتوانم بڵێم ئەو بۆشایە تەسکەی کەوا لە ژیانی ژنانە هەبوو ئێستا و بۆشایە فراوان بووە. ژنان ئەتوانن کاری خۆیان بکەن واتە کاری ئازاد بکەن. دەبینین ئێستاکە ئێمە لە کوردستانە ژنانێکی زۆر لە بواری کارە ئیشەکەن لە بواری بزنسە ئیشەکەن لە بواری کارگا ئیشەکەن لە بواری سۆپەرمارکێتینە ئیشەکەن. ئەمە جگە لەوەشکەوە لەو بوارەشەکەن ئێمە لە بوارە سیاسێکیشە ئەبینین ئێمە زۆربەی ئەو حزبانەی کەوا لە نێو هەرێمی کوردستانن بەشێکی زۆری حزبەکانیش کەوا لە عێراقن ئەبینین بەشێکی زۆری ژنان و ئافرەتان لە ئۆرگانی حزبەکان ئیشەکە لە ئۆرگانە بچووکەکانەوە تاوکۆ گێتە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەمەش خۆی بۆ خۆی جێگەی دڵخۆشکەرە. جگەلەوەی ئێمە دێنە سەر بوارە حکومی و بوارە پەرلەمانێکە لە بوارە پەرلەمانێکە خۆشبەختانە ئێمە لەم مەرحەلەی خولی هەڵبژاردنە بەشێکی زۆری ئافرەتان توانیان ببنە کاندیدی سەرکەوتوو بۆ پەرلەمانی عێراق. بەشێکی زۆری ئەو ژنانەشە بە کۆتا دەرنەچوون واتە بە دەنگی خۆیان بە مافی خۆیان دەرچوو. ئەمەشە گەڕێتەوە بەوەی کەوا کۆمەلگا گەیشتوتە و قەنەعەتەی کەوا پێویستە ئافرەت لە بواری یاسادانان لە بواری حکومی واتە بواری جێبەجێکردن لە بوارەکانی ترا کار بکات و شوێندەسی دیار بێت. ئێمە ئەتوانم بڵێن بە شێوەیەکی گشتی ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقا یاسای زۆر باشمان دەرکردووە لە ماوەیە کەوا ژن ئەپارێزێت خێزان ئەپارێزێت بە شێوەیەکی گشتی سەرەتای دروستکردنی یاساکان هەمووان نەزانین ئێمە یاسای تونوتیژی دژی ژنانمان هەبوو پاشان دوای ئەوەی کەوا لە هەرێمی کوردستانە مشەرعەکانی هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان گەشتە و قەنەعەتێکەوە پێویستە ئێمە فراوانی بدەینە ئەم یاسایە فراوان بکەین بۆی ئێمە بتوانین تەنها ژنە لە خێزانە نەپارێزین بەڵکو خێزانەکە ڕەمووی بپارێزین بۆ یاساکە گۆڕا بۆ یاسای تونوتیژی خێزانی. هەمووان نەزانین لەم دوایە عێراق تووشی ڕۆبەڕووبوونەوەی کارەساتی زۆر و شەڕی زۆر بووە. یەکێک لەو شەڕانە هەمووان نەزانیمە شەڕی تایفیمان بینی لە عێراقا ڕوویدا شەڕی داعش ئەمە بەشێکی زۆری خێزانەکانی سەرگردان کرد تووشی تونوتیژی بوونە بۆی پێویستەکە لە داهاتووە لە عێراقیش ئەو نخبەی کەوا ئێستاکە ئەو ژنانی کەوا دەرچوون بەبێ کۆتا بە کۆتاشەوە لە پەرلەمانی عێراق پێویستە لە داهاتووە کار بکرێ لەسەر ئەوەی کەوا یاسای تۆکمە یاسایی باش بۆ پاراستنی ژنان بۆ پاراستنی خێزان دەربکرێ و مێدەکەین لە داهاتووشە کاری باشتر بکرێت. پێم وا بێ ئەم متمانەی کەوا خەڵک داوێتی بە کاندیدەکان یاخود بە بربژێرەکان بۆ پەرلەمانی عێراق ئەبێ ببێتە هۆکارێک یاخود پاڵنەرێک بۆ ژنان بتوانن لە ڕێی پەرلەمانی عێراقەوە بتوانن یاسایە دەربکەن بۆ پاراستنی گشتی کۆمەڵگا نەک تەنها بە ژنان لەبەرەوەی هەمووان ئەزانین ئەگەر ژنان ئازاد بن ئەگەر ژنان کار و چالاکی و کاری تایبەتی خۆیان هەبێ کۆمەلگاش ئازادە بێت. بەڵام ئەم کۆمەلگا ئازاد بوون و ئەم ژنانە کە ئازاد بن هەروە بە ئاسانی ناکرێ پێویستی بە یاسایە پێویستە ئێمە بە یاسایی باش ڕێخستنەوەی کۆمەڵ ڕێخستنەوەی خێزان و هەروە ڕێخستنەوەی بازاڕەکان ڕێخستنەوەی ئابووری و زۆربەی لایەنە سیاسیەکان و کۆمەڵایەتەکانشی ئێمە ڕێک بخەینەوە. لەبەرەوەی ئەگەمە لە هەموو بوارێکی کۆمەلگا یاسامان هەبێت پارێزگاری لە کۆمەلگا بکات عەدالەت دروست بێت لە نێوان خاوەنکار و کرێکار لە نێوان ژن و مێرد لە نێوان مەسەلەن ئەو کەسانەی کە سیاسین ئەو کەسانەی کە سیاسینین بە شێوەیەکی گشتی ئەتوانین کۆمەلگایەکی دروست کۆمەلگایەکی ناتوندوتیژ کۆمەلگایەک دوور لە فکری توندوتیژی دروست بکەین. بێگومان پێویستە لە پەروەردەوە دەست پێ بکەین. بە قەناعەتی من ئێمە پێویستە لە پەروەردەوە دەست پێ بکەین لە دوای پەروەردەی ئێمە لە ناوەندە کۆمەڵایەتیەکانەوە دەست پێ بکەین. پێم وا بێت چەپڵەش بە یەک دەست لێ نادرێ ئەگەی ئێمە بمانەوێ بڵێن تەنیا حکوومەت بە تەنها ئەتوانێت تونوتیژی کۆتایی پێێنێ حکوومەت بە تەنها ناتوانێت پێویستە کۆمەڵگاش هاوکار بێ لە بنبڕکردنی توندوتیژی خێزانی لە بنبڕکردنی توندوتیژی دژی ژنان بۆیە لە کۆتایە ئێمە هەموو کێشەکانمان هەموو نیگەراگەنیەکانمان ئەوەیە کەوا ژنان ئازاد بن و دڵنیاشم بە ئازادبوونی ژنان
کۆمەلگاش ئازادە بێ شتی ترمان لە بەردەسایە بۆم هەرێمی کوردستانە بتوانین نەوەیەکی تەندروست بنیاد بنین یاخود پەروەردە بکەین لە داهاتوە بتوانین کێشە نەتەوایەتیەکانیشمان لە چوارچێوەی عێراقا چارەسەر بکەین لەبەرەوەی ئێمە بە نەوەیەکی ناتوندوتیژ بە ژنی دژی ناتوندوتیژ بە کۆمەلگایەکی ناتوندوتیژ ئەتوانین بیرۆکەی باشمان بۆ بێ و هەروە ئەتوانین لە داهاتوە ئێمە هەموو مافەکانی هەرێمی کوردستان بتوانین لە چوارچێوەی عێراق و لە چوارچێوەی وڵاتانێکەوە کوردی تایە بتوانین چارەسەری بکەین. بەڕاستی منمێت تۆزە ڕاشکاوانە باسی بابەتەکان کەین ئەمە مەسەلە ئەوە نیە کە ئێمە بەجددی ڕۆڵمانی بەڵام بەداخەوانە ئێمە کەمترین ڕۆڵمان هەیە ئێمە بینین لە پەرلەمان ئافرەتی تایە ژنی تایە لە کایە سیاسەکان تایەتی لە زانکۆ لە ئاخری لە هەموو شوێنەکان بەڵام تا چەندێک ڕۆڵێکی فعلیمان هەیە چەندێک ئافرەت لە شوێنی بڕیاری سیاسیە ئەمانە بۆ خۆی گرنگە لەبەر کە ئافرەت هەتانە چێتە شوێنی بڕیاری سیاسی لە ناو مەکتەبی سیاسی لە ناو کایە گشتەکانە فعلەن لە شوێنی بڕیارانە بێت تۆ ئەمە تابعە پاشکۆیە با من هەتا ئێوارە من لە ناو کایەکی سیاسیا بم بەڵام کە ڕۆڵم نەبێ بەس ناوم هەبێ هیچ سوودێکی نییە چونکە تۆ پێویستە ئێمە ڕۆڵمان هەبێ بەداخەوانێت تا ئێستا ئێمە ناڵێن کارمان نەکردووە کارمان کردو بەڵام هێشتا لە ئاستی پێویست نییە پێویستمان بە زیاترە پێویستمان بەوەی کە زیاتر ئافرەتەکان بواریان پێ بدرێ خۆیان بسەلمێنن خۆیان وا بێت کە فعلەن لە شوێنی بڕیارا بن نەک ئەمانە تەنها ئێمە لە دواوە بین و ناومان هەیە بەڵام کارمان نییە و فعلمانی و ڕۆڵمان نەبێ ئەوە بۆ خۆی کاریگەریکی زۆرە چکەم هەرێک کاریگەریمان نییە کاریگەری کۆمەلگامان هەیە یاسامان هەیە خێزانمان هەیە کللتورمان هەیە بۆ خۆشمان زۆرجار خودی خۆمان ڕێگرین ئەمە بۆ خۆی کێشەیە ئێمە سەرۆکی پەرلەمان لەگەڵ ڕێزمان ئێمە تەمان شانازیەکەین کە سەرۆکی پەرلەمانمان ئافرەتە کۆمەڵی ئافرەتی ترمان هەیە دەستخۆشیان لێکەین بەگشتی کەمانە لە کە سیاسەکان و کە گشتەکانن بەڵام بۆ خۆشیان ئەمانە بە ئاسان نەچوونەتە ئەوێ ئەمانە بە ئاسانی نەچون تەتانەت ئیشەکانیشیان ئاسان نییە ڕێگریان هەیە خۆ بەڕێزی سەرۆکی پەرلەمانەوە بۆ ڕۆژێک چەند جار ئەبینین کە تووڕە ئەبێت یا لە جلسەکانە بۆچی لەبەرێو کە بۆ خودی خۆشی جۆرێک لە لۆدی لەسەرەواتە ئازاد نییە بەڵام بۆ پیاوێک ڕەنگە زۆر ئازادتر بێ ئەو کۆمەڵە چۆن بڵێ بربەستانە نیانتە بەردەمی ئیتر لە کۆمەڵایەتی ئێمە کۆمەڵێک کێشەمانی ئەوتە پیاوێک بە ئاسانی ئەگاتە شوێنێک ئێمە بە کۆمەڵێ دەم کێشە و بربەستە ئەگەین اینجا ئەگەیتە ئەوێ لەوێش ئەبێت تۆ بە مستەمری لە ناو لۆدیەکای کە هەمیشە تۆ بێ خۆت بسەلمێنی لە ناو ئەو هەموو گێژاوانەیە بۆ خۆی ئاسان نییە ئەمە لێرە هەموم ئافرەتانە لێرەین هەر هەمومان ساحێبی کۆمەڵی چیرۆکی ناخۆشین ئاسانین پیاوە ئەوەی کە من و پیاوێک زۆر فەرقمان هەیە کاردوکمان لێرە ڕاوەستین پیاوەکە ڕەنگە کۆمەڵێک کێشەی هەبێ بەڵام من کۆمەڵێ زیاتر کێشەی ترم هەیە کە ڕەنگە نەتوانرێ باس بکرێ نەک بۆ من بۆ زۆربەی زۆری ئافرەتەکانی تر یەکەمین شت پێویستە ئافرەتەکانمە بڕوامان بەخۆمان بێت دوو هەمینی پێویستە واز نەهێنین کۆڵ نەدەین سێ هەمینی ئەبێ هەتا بتوانین بەپێی پەیمان نامەنێ دەوڵەتیەکان بەپێی مافەکانی ئافرەت بەپێی ئەوەی کە ئێمەش یەکسانی بەپێی دەستوری عێراقی بەپێی یاساکان و ڕێنمایەکان کێمە مافمان هەیە لە هەموو کایەکانە ئێمەش وەکو هاوتاکی خۆمانۆکو پیاوێک هەموو مافەکانمان هەیە واتە پێویستە ئێمەش بۆ خۆمان بجەنگین بۆی کە بگین بەوەی کە مافی خۆمانە نەک من بێمە دواوە نەک بڵێ ئافرەتێکە فڵان نەخێر ئێمە بێ پێویستە بجەنگین و بەردەوام میژبین و بەردەوام میژەبین و ئەوەی کە ئێستا بەردەستە هیوادارم لە داهاتوە زیاتر بەردەست بێ ئافرەتەکان لە هەموو کایەکانان بن پشگیری یەکتری بکەین یەکتری نەشکێنین کارەکان بۆ یەکتری ئاسان بکەین ئەمە لە هەموو بوارەکانە و هەوڵ بدەین کە ڕێژەی ژنان زۆر زیاتر بێ لە کایە سیاسی و بڕیاردەرەکانە لە سونعی قەرارە ئافرەتەکان بچنە سونعی قەرارەوانێ ئیتر لە پاشکۆیەتی دەرچن و من بەڕای خۆشم هیوادارم کە سیستمی کۆتا نەمێنێ ئافرەتەکانمە بۆ خۆمان و کوپیایە کاتێکە لە کە بۆ بانگەشی هەڵبژاردن کۆتا نەمێنێ وەکو پیاوێک چەندێک دەنگەهێنێت بەو نەک ئێمە وەکو کۆتایەک بین.